سڵاوتان نەبێت. باڤڵ تاڵەبانی لەژێر فشارێکی زۆری بەشێک لە هێزە عەرەبیەکاندایە بۆ گۆڕینی کاندیدی پۆستی سەرۆکۆمار و ڕێکەوتن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستاندا. بەڵام شاپرێز زانیوێتی باڤڵ تاڵەبانی هێشتا سوورە لەسەر کاندیدی حیزبەکەی بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق. بە جۆری و زانیاریانەی تایبەت دەست شارپرێزکەوتون لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا و دوای ئەوەی شاندێکی هێزە عەرەبیەکان لەگەڵ بارزانی نەگەشتنە هیچ ئەنجامێک و بارزانی هەڕەشەی کشانەوە و بەشداری نەکردنی لە کۆبوونەوەی سبەینی پەرلەمان و حکوومەتی داهاتوودا کرد. بەشێک لە سەرکردەی هێزە عەرەبیەکان چەند جارێک فشارێکی زۆریان لە باڤڵ تاڵەبانی کردووە بۆ گۆڕینی کاندیدی سەرۆکایەتی کۆمار و ڕێکەوتن لەگەڵ پارتی بۆ ئەوەی بە یەک کاندید بەشداری کۆبوونەوەی پەرلەمان بکەن و بە ڕێکەوتنی دوولایەنە سەرۆکۆماری داهاتوو دیاری بکرێت نەک بە هەڵبژاردن. شارپرێز ئەوەشی زانیوە بەشێک لە سەرکردەی هێزە عەرەبیەکان بۆ ڕازیکردنی پارتی و بارزانی و بۆ بەشداریکردن لە حکوومەتی داهاتوودا داوای ئەوەیان لە باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی کردووە دکتۆر بەرهەم ساڵح کاندیدی حیزبەکەی بگۆڕێت بە کەسێکی تر و لە بەرامبەردا پارتی ئامادەیە کاندیدەکەی خۆی بکشێنێتەوە و دەنگ بە کاندیدی یەکێتی بدات. ئەوەشان بە تاڵەبانی وتۆ ئەگەر ئەوە ڕوویدا ئەوە هەم بارزانی و پارتی ڕازی دەبن بە پرۆسەکە و هەم یەکێتیش پۆستی سەرۆکایەتی کۆماری بۆ دەمێنێتەوە. لە بەرامبەردا تاڵەبانی سەرجەم داواکانی ڕەت کردوتەوە و سوور بووە لەسەر کاندیدکردنی دکتۆر بەرهەم ساڵح بۆ ئەو پۆستدا. سەرچاوەکانی شاپرێز ئاماژە بۆ دەکەن پێدەچێت فشارەکان لە 24 کاتژمێری داهاتوودا زیاتر بن و دیاریش نییە ئاخۆ باڤڵ تاڵەبانی لەسەر هەمان هەڵوێستی دەمێنێتەوە یان ڕازی دەبێت بە گۆڕینی کاندیدەکەی و ڕێکەوتن لەگەڵ پارتی و کشانەوەی کاندیدی پارتی و هەڵبژاردنی کەسێکی تر بۆ سەرۆکۆمار. ئەمەش لە کاتێکدایە بەشێک لە میدیا عەرەبی و ناوچەییەکان باسییان لە بۆنی ڕێکەوتنێکی ژێربەژێری بارزانی و تاڵەبانی کردووە بۆ دیاریکردنی کەسێکی تر بۆ سەرۆکایەتی کۆمار و دوێنێ یەکێتیش لە ڕێگەی میدیای فەرمی و زمانحاڵی خۆیەوە وەڵامی ئەو داوایی پارتیدایە و ڕایگەاندووە ئەگەر نەکرا بە تەوافقی کوردستانی ڕێکەوتن بکرێت دەکرێت بە ڕێکاری دیموکراسی عێراقی مەبەست هەڵبژاردن لە ناو پەرلەمانی عێراقا ئەو پرسای یەکلایی بکرێتەوە. ڤیان سەبری سەرۆکی فراکسیۆنی پارتیش لە دیمانێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەاندووە دەکرێت یەکێتی کاندیدی خۆی بگۆڕێت و ڕێکەوتن بکرێت. ئەمەش دەرخەری ئەوەیە پارتی سازژی لە بەدەستێنانی پۆستەکە کردووە و تەنها مەرجی بۆ ڕێکەوتن لەگەڵ یەکێتی گۆڕینی دکتۆر بەرهەم ساڵحە بە کەسێکی تر. سڵاوتان نەبێت. باڤڵ تاڵەبانی لەژێر فشارێکی زۆری بەشێک لە هێزە عەرەبیەکاندایە بۆ گۆڕینی کاندیدی پۆستی سەرۆکۆمار و ڕێکەوتن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستاندا. بەڵام شاپرێز زانیوێتی باڤڵ تاڵەبانی هێشتا سوورە لەسەر کاندیدی حیزبەکەی بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق. بە جۆری و زانیاریانەی تایبەت دەست شارپرێزکەوتون لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا و دوای ئەوەی شاندێکی هێزە عەرەبیەکان لەگەڵ بارزانی نەگەشتنە هیچ ئەنجامێک و بارزانی هەڕەشەی کشانەوە و بەشداری نەکردنی لە کۆبوونەوەی سبەینی پەرلەمان و حکوومەتی داهاتوودا کرد. بەشێک لە سەرکردەی هێزە عەرەبیەکان چەند جارێک فشارێکی زۆریان لە باڤڵ تاڵەبانی کردووە بۆ گۆڕینی کاندیدی سەرۆکایەتی کۆمار و ڕێکەوتن لەگەڵ پارتی بۆ ئەوەی بە یەک کاندید بەشداری کۆبوونەوەی پەرلەمان بکەن و بە ڕێکەوتنی دوولایەنە سەرۆکۆماری داهاتوو دیاری بکرێت نەک بە هەڵبژاردن. شارپرێز ئەوەشی زانیوە بەشێک لە سەرکردەی هێزە عەرەبیەکان بۆ ڕازیکردنی پارتی و بارزانی و بۆ بەشداریکردن لە حکوومەتی داهاتوودا داوای ئەوەیان لە باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی کردووە دکتۆر بەرهەم ساڵح کاندیدی حیزبەکەی بگۆڕێت بە کەسێکی تر و لە بەرامبەردا پارتی ئامادەیە کاندیدەکەی خۆی بکشێنێتەوە و دەنگ بە کاندیدی یەکێتی بدات. ئەوەشان بە تاڵەبانی وتۆ ئەگەر ئەوە ڕوویدا ئەوە هەم بارزانی و پارتی ڕازی دەبن بە پرۆسەکە و هەم یەکێتیش پۆستی سەرۆکایەتی کۆماری بۆ دەمێنێتەوە. لە بەرامبەردا تاڵەبانی سەرجەم داواکانی ڕەت کردوتەوە و سوور بووە لەسەر کاندیدکردنی دکتۆر بەرهەم ساڵح بۆ ئەو پۆستدا. سەرچاوەکانی شاپرێز ئاماژە بۆ دەکەن پێدەچێت فشارەکان لە 24 کاتژمێری داهاتوودا زیاتر بن و دیاریش نییە ئاخۆ باڤڵ تاڵەبانی لەسەر هەمان هەڵوێستی دەمێنێتەوە یان ڕازی دەبێت بە گۆڕینی کاندیدەکەی و ڕێکەوتن لەگەڵ پارتی و کشانەوەی کاندیدی پارتی و هەڵبژاردنی کەسێکی تر بۆ سەرۆکۆمار. ئەمەش لە کاتێکدایە بەشێک لە میدیا عەرەبی و ناوچەییەکان باسییان لە بۆنی ڕێکەوتنێکی ژێربەژێری بارزانی و تاڵەبانی کردووە بۆ دیاریکردنی کەسێکی تر بۆ سەرۆکایەتی کۆمار و
دوێنێ یەکێتیش لە ڕێگەی میدیای فەرمی و زمانحاڵی خۆیەوە وەڵامی ئەو داوایی پارتیدایە و ڕایگەاندووە ئەگەر نەکرا بە تەوافقی کوردستانی ڕێکەوتن بکرێت دەکرێت بە ڕێکاری دیموکراسی عێراقی مەبەست هەڵبژاردن لە ناو پەرلەمانی عێراقا ئەو پرسای یەکلایی بکرێتەوە. ڤیان سەبری سەرۆکی فراکسیۆنی پارتیش لە دیمانێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەاندووە دەکرێت یەکێتی کاندیدی خۆی بگۆڕێت و ڕێکەوتن بکرێت. ئەمەش دەرخەری ئەوەیە پارتی سازژی لە بەدەستێنانی پۆستەکە کردووە و تەنها مەرجی بۆ ڕێکەوتن لەگەڵ یەکێتی گۆڕینی دکتۆر بەرهەم ساڵحە بە کەسێکی تر.